السلام. السلام. أشهد أن لا إله. أشهد أن محمدا. أشهد أن لا إله. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم. خالد قولك يا رب. السلامات بداجة. تسلا بطاقتي دا لسان باب ناتي توا. أري والله يكرم إيش لنا توا نازم أو ما ويكا بيشش ما قناع توا بفيلي تجارة بي نازم. خود بطاقت ما كداجة. إن شاء الله مشتاق باش دبي. أري والله يكرم سيلبك بابا كيف خلك. دا استا من تلفوني لبوبكم ضلي ها او مراقبه دكاي يعني نظام سبكم دا عم براستي بيزار بيبا جيما دي كرم هسه زيم نور راقستي بروسة زي خو تستبابي من خوا قوري خوا هداياتي دا آمين يا رب. خوا بدا أستغفر ابو داج ڕێدار خەمت نەبی زۆری نەمایە هەموو شتێک بەدڵی خۆمان دەبی بڕۆ دوای قسان دەکەین باک چۆنی گیانەکەم نەبوتمە خۆوە گیانەکەم لە خۆشی چاوی توی دەخۆمەوە سێ بێتاقەت بووی گیانەکەم حەزم لێ نییە ئەوەندە بخۆیەوە ئاتوبرێ ئەمن هەر تەرکی دەکەم باشە شێرزاد گیان تۆ چەندت من خۆش دەوێ تێ چەندم تو خۆش دەوێ ئاسمان چەند بەرزە زۆر بەقەدەر هەر قەفتە بەقی ئاسمانتون خۆش دەوێ دەریا چەند قوولە زۆر بەقەدەر قوولایی هەموو دەریاکان خۆشتم دەوێ My baby, I love you too much. باشە ئەوڕۆ نانت خوارد بەڵێ نان خواردی ئەدێت و منیش خوارد عافیەتت بی شێرزاد خوا ئاگات لە خۆت بی باشە ئەوەندە مەخۆ گیانە تەرچی دەکەم هەر لەسە قسەیت و ئەویش تەرکەکەم جانەکەم باشە باواز لەوانە بینین ئیشێکم پێتە ئاتو ئیشت بەم بی فەرموو جانەکەم فەرموو شێرزاد خۆت دەزانیم براکەم دەیەوێت دوکانێکی شیرنەمەنی دابنێ ئەی پادانی لۆ دانانێ بەس هەندێک مەشاکلی هەیە چییە مەشاکلی هەندێک پارەی پێویستە پارە هیچ قەیدی دەکات چەندە هیچ هەردوو دەفتەر زۆرە گیانەکەم هەلەویاتەکە ئی تۆ دەبی ئێ ئەو وەکو شاگردێک ئیشت لۆ دەکەم ئەی زۆر باشە وەڵڵا و باشە فکرێکی خراپ نییە ڕازیمە یعنی بۆی دادەنەی هەر بڕوا بکە دەیدەمە دەست خۆت دەستت خۆش بێ گیانە لە خزمەت دام جانەکەم دیار کوڕی مەریوانی شەریکی بابم ئەو ماوەی زۆر خۆی لە من دەستگی دەکردەوە لە هەفتەیەک دوو جار دەهات بە شوێنم پیاسەمان دەکرد ئەمن پێم دەگوت بۆ تۆش نوێژ ناکەیت و لە کۆتاییدا تەنها خواپەرستیمان بە کەڵک دێت دەیگوت تەواوە بەڵام با دڵم نەرم بێت دێمەوە سەر ڕێگا ڕاستەکە منیش باوەڕم بەوە بوو کە نابێ بە زۆری خواپەرستی بە کەسی بەرامبەرت بکەیت خۆی پێویستە قەناعەتی لا دروست بێت دیار لە هەفتەی یەکەمدا قسەی زۆر جوانی دەکرد دەیگوت من هاوڕێی خراپم هەبوو هەموویان بۆ پارە لەگەڵم بوون بۆیە پێم باشە لەگەڵ تۆ ببم بە هاوڕێ منیش هەمیشە ڕێگەی باشم پێشان دەدا ڕۆژێکیان دیار تەواو قسەکانی گۆڕا مێشک تێک مەدە ڕۆمان وەستە وا تووڕابی من ئەمەوێت تۆزێک ئاسوودە بژیت کاکەوە ئاسوودەی نییە دیار و تو باز دەکەی دژی خوایە یعنی ئەگەر تۆ تۆزێک بگەڕێیت تۆزێک خۆشی ببینی ئەمە دژی خوایە بەڵێ دژی خوایە ئەوە کا ئاسوودەیە ئەی ئەو هەموو سەرەت و سامانەتان بۆ چییە ناتوانی یەک تۆز بگەڕێ لەو شارە دیار سەروەت و سامان دەتوانێت لە شتی باش بەکاری بدی نەک لەو شتە قۆڕانە ڕۆمان گوێ لە من بگرە من ئەمەوێت تۆ چاوت بکرێتەوە دنیا ببینی
شتی جوان ببینی دیار ئەو شتانە ئەتو باسی دەکەی بەدڕەوشتیە تێدەگەی ئەو من ڕۆیشتم ڕۆمان بەسە کاک شێرزاد چۆنی پلانەکەم جێبەجێ کرد بەڵام زۆر کە لە ڕەخە وردە وردە مێشکیە شۆمەوە بەس پەلەم لێ مەکە تۆزێک زوو هەڵەچێ پێویستە یەک تۆز کاتم بەرێ